ئەزانین تۆ خەریکە ناخۆشیەکەی بلە. یعنی منیش ئیزعاج کردو بڕۆ قەنەعەت بێ ئەمشو هەر نەخەوتم هەر بیرم لە تۆ کردوتەوە. کوڕم تو ئەم کچە 5 ساڵە مارە کردو بۆ نایگوێزیتەوە پیاونیت بەڕۆڵە یەکەم غیرەتن نییە بەڕۆڵە هەم ئەی ئاخر نابێت ڕۆڵە جۆ بگرە من حالێکم لایە یعنی ناکرێ ئەمە بەو شێوەیە نابێت باش ئێستا سرفێ لە سیارەکە ئەین ئەچیتە ژوورەوە دەستی بگرە و بیفرێن ناو سیارەکە و تەواو ئەمە ئەمەسینەوە من ئەحمەد پیا قساکە با بڕێ بەس باوکێک دەکە بۆ کوڕ باوکەژەوەچێتە قاڵبی تیرۆرە تۆشتی واکەیت وەرە ڕۆڵ ئەو 5 دانە ساڵی یاری بە عەقڵی ئێمەکە عەقڵی ئێمە تیرۆرەکە تۆ بە شەریت یەک حەلیترم لایە ئادێ بزانم ئەڵم با بچین بە خۆشی هین لەگەڵ خۆمانەوە بە قسەی خۆش و تەواو نە من حالێکی کەم لایە ئەگەر نەیهێشبی گوێزیتەوە یەکسە تەلاقی نا باوکە چۆشتی واکەم دەم کچەم خۆشەوەکە کە 5 ساڵە دەستگیرانمە چۆشتی واکەم ئیتر باشە دە تەلەفۆنێکی بۆ بکە بۆ شێت مەکەی بۆی بکەم بۆس نومرێت چقە دەراوە دەکەی گوێزیتەوە باشە باوکە ماڵا بێ لە قسەی خۆ ناکەویت الو شکری یەخوا قەت لەمری جۆ بگرە شکری خان ئەوە من ئاخر بڕیارم ماوە ئەوە کچەکە تەلاقێم چی وی دایکە باشی دایکە دایە چیتە دایکە چی بۆ خەبەرە چی بوو کێیە وی دڵم چی و دایکە دایکە تۆ باش ئاو ببێنم باش نیم ئەرێ تۆ چی ئەرێ باوکە بۆ ناکەتە ڕایۆشکار گورە مەجالم کوواجاهەوە چییە ئەوە دەرەکەتی باوکەیە کەریوا چییە دڵنیە بەیەکە ئەتوێ دانیشیت دامنێ وی نادانانیشم چی بکەم دڵم والله جێلۆ خەبەرە بۆ کەڵەمی ئەژنویشکە بە شەرەفم ئەو دەنگە کێیە نەوەڵە ئەوە ڕەسوڵ هەلەلی دراوسێمانە ڕەسوڵ کێیە بێ دەستخۆم ئەلۆ ئەبڵە شکوری من باوکی بلم تەواو لەم دەقەیەوە تەحەموولمان نەما کاکە بۆ ناری کچەکە بگوێزێتەوە چییە ئاخر لەوەتەی ئەم بلێم شووی کردو بە فکین ئەڵم یەک دەکە لەوەتەی من تۆمارە کردو جۆ بگرێت ئەبڵە شکوری شتەکە خەریکە ناخۆشە بە قورئان یعنی هەموو شوێ من و ئەو بلێ شەرمانن لە یەکمان گیر کردووە ناکرد کاکە با بگوێزێتەوە با تووشی مشکلی با قەتڵێکی ژڕوینەیە شەڕ لە شوێنێکی حەساسی هەڵم دوایمەکە ژنێنێ نە بە قوربانە بم تەلاقی چی وەرن ئێمە دانیشتنیەکەین من حەزەکەم خزمەتی بەستین کێشەکەش حلەکەین بۆیە بیگوێزنەوانە ڕاستە قسەکە و جوانە ئەبڵە شکری ئێمە تازە ناسیاویەکین خزمی یەکین تێکەڵی یەکین ئاخر ناکرێ یعنی تۆ بۆ نایەڵی ئەم کوڕم بیگوێزێتەوە حەزەکەی داوەتی من بن ئەتان بم بۆ شەقامینۆ لەو مەطعەمە دانیشن بەیەکەوانە ئاخر خوا مەطعەمەشت ئاخر ترسم عەزیەت بێت من مادام وایە من ڕازیم بەخوا ئەزانیت توان عاجز مەبە ئیتیفاق نەکەین لەسەر گواستنەوەکەی من بلێم و بەشوو تەواو ڕێکەوتین دەی من چاوەڕێتانم ئێستا چاو عەزیەتم مای سەر چاو خوا لەگەڵ خواحافیز باوکەڕۆ خەسوویەکی چەنە بازە هەیە ئەرە بەسە باوکە عیبە ئەرەوە چییە ئەرە تۆ پێم بڵێ باوکە تۆ بنبیتە ڕاشکاری حکومەت مەجالم نییە حەلی کردەوە ئەی ئەو داوەت و شتە چی بوو تەواو داوەتێکمان بووە کە دانیشین هەم نانی جەخوین هەم ڕێکیشەکەین لەگەڵ گواستنەوەکە لێرە چیە کێشەکەش هەلاکی حال بوو با قوربانی باش یەکمەت یۆنەکە الله کە خۆش بۆنی سیرە لەگە ڕێز و حرمەت ما باوکمیت بەڵام تامی ئەو ماچە سوورانە زۆر خۆش ئەرێ باوکە ئەرە حەمامە بە ماڵا بێ لە حەمامە خۆتەش بوو ئەرێ تۆ زێواژ بێ بەڵامی من لە ماڵە هەر بەدەست نانەخۆم توزان لەم شتیم تیرە سەری مکە زۆر سپاس وەڵا دەرەجەیەکە یەکسەر تەسلیمە بە موونەرە شەوێت چیم نەسیحەکەری نەموو ساڵە بەسەریە بوو بین ئەوە بلی کوڕمە شەرمەکە ئەڵێ وەڵا لە ڕوو ناسی دەستگیرانەکەمە کوربە بە حەڵاڵی خۆت دەبەسە دەیەکدار باشم نەوت سلام بیاخۆ وەڵاهی من تێرم خوارد بە قورئان ئەی تۆ بلە تێری خوارد
زۆر عەزێتان کێشا بە جددی زۆر عەزێتان عزیز کێشا نییە بە تازابی بە خزم دەی فێر و شیرینی بخوان خزمین شیرینی بلا بلا هذا بوقا بيجي ودك كيلو هنا بەڕێزەکەم ئێمە مادەم نزیک بێتەوە ئەبین بە خزم چەند تەڵباتێکی چوکمان هەیە چاو بەسەر چاو ئێمە تازە خزمین بەس هیوادارم ئەها پێنج دانە ساڵە ئەو کوڕم کچەکەتی مارە کردووە هیوادارم لەم دانیشتنیە مەوعیدێکمان بێتی بڵین فڵان ڕۆژەی گوێزێتەوە نانا ئێمە نزیکە بینەوە لە خزمەتی و چەند داواکارێکی بچووکمانێ پێشگواستنەوە زۆر بەسیتە داواکارەکانمان نانا رازي برا رازي هو يصل زۆر سوپاس خۆتان بەڕێزدار خۆت یەکسەر ڕازی مەبە کەرەش بەڵێ 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 دەبیستە دەم بچی من و مانگی جارێک بازڵێکی زۆری ئەوێ مروان کرد دوارە بەڵێ ئەبێ بۆی بتڕێت نانا رازين نانا غلبة طبيعية یەکسەر وعد نییە قسم هو يعني اي كي رازي اي كرم اینجا داواکارێکی بچووکی تریشمان هەیە ئەم کچەم بە سێ مانگیا چوار مانگجارێک فیلێر و بۆتە پسێوێت لا دايكا سيتوار منظورة شش منجاري بس كل الشاش مانشية تقول سي مانجاري وين انا بك قصدم يعني في الرقاء كريم في الناس هذا شيء مانگی جارێکیش پێویستی بە بۆ یاخی ئیمارکە ئەبێ قژی بۆ چاکەی داخل دەتەوسەیە کە فراش بۆچی ماڵی جارێ والله من شەش مانگدارە بۆ یاخی تیمساحەکەی تێگرم وەرە سەری کەڵی تڕەلەی ستۆپی کردووە هەرکاڵ ناکەوە هەرزای شەم نانا پێویستی دوای ئەوەش ئەبێ دارەکانی بۆ چاپێ سمایلەکی بۆکەنی بۆ اسماعيل شيء هي زينة مالي خزوري من نزيق بيتوني باقل اسماعيل براشن شتەکە با ناخۆش ناوێت لە ئێستەوە سمایل کیە سمایل لە مۆزوعانێ بۆ داخلیەکە آخر نا ماما جان تو غلط هيك اشتي دايك ما بس اول نبو أي. دايك انت هوليود اسماعيل ئێدی باشە والله لە هەر هۆڵێک بێ بۆ دەکەم بەد ئۆ هۆڵی سمایلە ناچدوێ نا ماما جان هوليود اسماعيل واتا رايكاري دانا كانوا سبيكر نوع داخلتە بیا قەزابی براژنەوە تا دانی خۆی ماشەڵڵی برنجیەوە نە جوانە بۆچێتی بۆ مەسرفە زیاد بکەین چۆن دێت با بەس ئاخر رازي انت داوا كاركاني متواصل داوا كاركاني دايما خوا یەک دقە غەڵەتێک هەیە بە مەسەلە ڕانە ببرێ براشم ڕجال لێکم من هاتووم بۆ زەواجی مفرەت کچەکە بۆ کوڕەکەم من وتومە زەواجی جوملە قابلە من تۆمارە بکەم خوا نازانم وانگیش کە چیە بۆیان ادخل خاص جان يك دخل بووە کرد انا باقل قاعد بيكي شي ما نعملش زين شو ما توعد سنه بازي بەڵێ بەڵێ حەزێکی خەسە جوان بێت انا والله لوتم پێویستی بە تەجمیلە نانا بوتا كم سرچان ابو تكم انا بەڕەخسەتیەوە يك دخل جۆرەکە لوتی باوکڵێ پەتاتێ بۆچی بۆ هیمنی ناکەی ها اي باقل تشي جي دكتور واني او اللي تبريد اي دو شلون دو بوني والله ئافر بەڵ تەواو براشن بەڵێ اینجا داواکارێکی بچووکی تریشم هەیە مانگی جارێ نینۆکەکانم پێویستی بە جوانکاریە ئەرە خەریکە ناخۆشێکی براشن ینی مەسرفەکە زۆر زۆرەکەی کوامە ئیتیفاقمان لە بیدایەتە ئاواهی بوو ناخۆشتان کردەوە چییە انا بس باقا انا بو يكم توقع شي بس خاص جنب هرمي راسي خۆ بۆ یەکەی بەڵێ بۆ یەکەی. ئەرە تۆ لە خۆتۆ کوی چییە بۆی پارە لە جیفانی لە خۆت لەبەر چاویە ئەمە شەریک مەکەی تۆ وی بەس ئەتەکەتان سس داوای لێبوردنەکەم ئەو کۆ جەماعەت اي باقا روشتن ئێوە بانگە انت نەکردن قرقي كرميش قسم كام هەتم لەبەر چاوی ئاو ژنانە منی تاریخ کردوانەیە لە خۆتەوە رجعنا ما حسابك انا حسابی بەساقی من دعوەتی ئەوان بووی ما لفوا زايب ونوان روشتن ڕۆشتن بلى دەبلەوەکو پیا پارەکەی بەرێ والله نايم آخر نایم نییە والله بيونا يك دينار باع آخر پرشەختەکەم اخر باوك مالا باوك كورينو مال باوك تموانا يك دينار باع آخر هەستم بەر شەختێوکەوم اخر زي منايم بۆ نایی اخر زي منايم إيه؟ يك دينار بيني ئەمرن نەمێنێ بۆ خاتری پێخەممەر باشە بەسەر چا بە قوربانە زە من حسابەکە ئەو کەڕۆ كربلي وەرن هە وڵات $200 $200 باو کەڕۆ ئا بە قوربانە بم دەست و چاو خۆش بێت باوك موضوعي بس نوغي من والله موضوعی گواستنەوەکەی تۆ وا قوڵ بۆ تۆ بە ناموسم حکومەت تەدەخول نەکات حل نابێ هەستە با بڕێن اي باوك بقول عم دير من اخبار باش تبقوا تازە تێرە نەخواردەوە نبقى خوا یەک دقە ئەی ئێستا عاود دكتور خوش باوك دەبا جا بڕێن